بەڵە بەڕێزان بۆ زانینی وردەکاری نێوەڕۆکی سەردانەکەی ئەمڕۆی مەسرور بارزانی بۆ شاری سلێمانی و کۆبوونەوەی لەگەڵ هەریەکە لە یەکێتی و گۆڕان و سۆشیالیست دەچینە لای پەیامنێرمان ڕاستی حەمامین. ڕاستی سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش. وردەکاری و زانیاریەکان لای تۆچین سەبارەت بە سەردانەکەی ئەمڕۆی مەسرور بارزانی کاندیدی ڕاستپێدراو بۆ پێکێنانی حکوومەت و ئایا ئەو لایەنانەی کە لەگەڵیدا دانیشتون ئایا سیڤی کاندیدەکانیان بۆ وەزارەتەکان داوە بە کاندیدی ڕاستپێدراو یاخۆ چی لە دانیشتەکانە گوزەراوە؟ کاک سالار سڵاو لێەوە و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەمڕۆ ڕۆژێکی پڕ کۆبوونەوە بوو بۆ سلێمانی بۆ پێیکە وەفدی باڵای پارتی دیموکراتی کوردستان و کاندیدی ڕاستپێراو بۆ پێکێنانی حکوومەت بە یاوەری هەریەکە لە هێمن هەورامی و ئومێد خۆشناو و هەروەها فرسە سۆفی و شەندامێکی دیکە سەردانی پارێزەی سلێمانیان کرد. لە سەرەتای کۆبوونەوەکەدا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە وەکو چاوەڕێیەکرا مەسرور بەرزانی لە کۆی سەردانەکانی ئەمڕۆیدا و لە کۆی کۆبوونەوەکانی ئەمڕۆدا سیڤی هیچ کام لە کاندیدەکانی پێشەش نەکرا هەتا بە سیڤی کاندیدەکەی سۆسیالیست دیموکراتیشەوە کە تەنها یەک وەزیریان هەیە و وەزیرەکەشیان دیاری کراوە، بەڵام هیچ لایەنێک سیڤیەکانی پێشەش نەکرد و دوای خستۆ بۆ دانیشتەکانی جاری داهاتوو. و لە میانی کۆبوونەوەکاندا لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی دیارە باس لەوە کراوە کە دووبارە پرسی پارێزگاری کەرکووک باس کراوە، یەکێتی دووبارە پرسی پارێزگاری کەرکووکی خستۆتەوە بەرباس و عیماد ئەحمەد لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەیدا بە ئاشکرا ڕایگەیاند کە لای یەکێتی نیشتیمانی پرسی پارێزگاری کەرکووک و بەغدا و هەرێمی کوردستان یەک دۆسێ یەک پاکێجە بە یەکەوە مامەڵەیان لەگەڵاکرێت و لە وەڵامی ڕۆژنامەنووسانیشدا بەوەی کە یەکێتی نیشتیمانی پێشەشکردنی کاندیدەکەی و هەروەها پرسی پارێزگاری کەرکووکی بە یەکەوە بەسۆتەوە مەسرور بارزانی ڕەتی کردەوە کە یەکێتی نیشتیمانی ئەم دوو پرسێ بە یەکەوە بەس بێتەوە و ڕایگەیاند ئێمە تەنها حکوومەت پێکێنین و بابەتە پەیوەندی بە ئێمەوە نییە و ئێمە تەنها کار لەسەر کوردستانەکەین. بەڵام چاوەڕێکرێت ئەم گرفتە دووبار نێوان یەکێتی و پارتی هەڵداتەوە بۆ چەندین ڕۆژی دیکە و چەند مانگێکی دیکەش پێکێنانی حکوومەت دوا بخا بەتایبەت دوای ئەوەی کە محمود محەممەد وتەبێژی پارتی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە بە ئاشکرا کە ئەو کاندیدەیەک کە بێت بە پارێزگاری کەرکووکە بێ کاندیدی هاوبەشی نێوانی یەکێتی و پارتی بێ و نابێ کاندیدی تەنها تاکەلایەنێک بێت و ئەمەش ڕەنگی داوەتەوە. هەروەها هێمن هەورامی ئەندامی شاندی پارتی دیموکرات لە دوای کۆبوونەوەکان لەگەڵ گۆڕان لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووساندا ئەو باسی لەوە کرد ئەوان چەند ڕێکەوتنێکیانەیە، ڕێکەوتنێکیانەیە لەسەر پۆستەکان و هەروەها ڕێکەوتنێکیان پاشکۆی ڕێکەوتنێکیانەیە لەسەر کارنامەی حکوومەت و پاشکۆیەکی دیکان هەیە لەسەر پارێزگاری کەرکووک کە دیارە مەبەستی لەو پاشکۆیە بوو کە لە ماوەی ڕابردوودا پارتی دیموکرات بڵاوی کردەوە و باسی لەوە کردبوو کە ئەوان لەسەر کاندیدێکی دیاریکرا و ڕێکەوتن بۆی کە پازیای کەرکووک و یەکێتی ڕەتی کردەوە کام ڕێکەوتن لە نێوان مەسعود بارزانی سەرۆکی پارتی وەروها لە نێوان کۆسەر ڕەسوڵدا واژۆ کرابێت کە دیارە هێمن هەورامی دووبارە جەختی لەسەر ئەو پاشکۆیە کردەوە کە لە ڕێکەوتنەکەیاندا لەگەڵ لە نێوان مەسعود بارزانی و هەروها کۆسەر ڕەسوڵ واژۆ کراوە ئەوان بڵاویان کردەوە. دوای کۆبوونەوەکەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی ئەو چووە بارگای سۆسیالیست دیموکراتی کوردستان لەلایەن محەممەدی حاجی محمود سکرتەری حیزبەوە پێشوازیان لێکرا. دیارە مەسعود بارزانی و پارتی دیموکرات بڕیاریان داوە کە وەزیری شەهیدان و ئەنفالکراوان و بەخشن بە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە کاتێکدا کە بە هاوپەیمانەتێکی سێ حیزبیەوە بە ناوی لیستی سەردەم کە 15 دەردەنگیان هێنا و تەنها یەک کورسیان هەیە، بەڵام مەسعود بارزانی وەزیرێکی پێبەخشیون و ئەو وەزیرەش وەزیری شەهیدانە. هەروەها لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە کۆبوویەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داخراودا کە تەنها بۆ میدیاکانی حیزبەکەی خۆی و میدیای گۆڕان ئامادەکرا بوو. ئەو سوپاسی بزوتنەوەی گۆڕانی کردبەوەی کە پابەندن بۆ ڕێکەوتنانەی واژۆ کراوە. منە جیا لە ڕێڕەوی کۆبوونەوەکان چەند باسێکی دیکە بۆ ئێوە بخەمە ڕوو. لە کۆبوونەوەکەدا هێمن هەورامی کە هاوکات جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانە یاوەری مەسرور بارزانیەکە کە ڕاستپێراوە بۆ پێکێنانی کابینی نوێمی حکوومەت، ئەمەش نیگەرانی لێکەوتەوە لایەن بەشێک لە پەرلەمانتارانەوە بۆی کە چۆن ئەبێت جێگری سەرۆکی پەرلەمان یاوەری کاندیدی ڕاستپێراوی پێکێنانی حکوومەت بکات، ئەمە لە شان و شکۆی پەرلەمان کەم دەکاتەوە. هەروەها مامەڵەیەکی زۆر ناتەندروست لەگەڵ ڕۆژنامەنووسانە کراوە لە کۆی لە پاش کۆبوونەوەکان تەواوبوونی کۆبوونەوەکان کۆنگرەی ڕۆژنامەنووسیەکان زۆر بە شێوەیەکی ناتەندروست ئەبەسترا و بەشێکی زۆریشان تەنها بۆ ڕاگەیاندنەکانی خۆیان بوو. کێشە و گرفتێکی دیکە ڕوبەڕووی مەسعود بارزانی دەبێتەوە کە لە یەکی حەودا پشووی پەرلەمان پشووی هاوینەی پەرلەمان دەست پێکات و ئەو پرسیار لە مەسعود بارزانی کرا کە لە یەکی حەوتا پشووی پەرلەمان دەست پێکات ئێوە چی یەکەن بۆ ئەوەی کە پێش ئەو وادەیە حکوومەت متمانەی پێبەخشرێ. ئەو باسی لەوە کرد هەموو هەوڵەکانیان نەخەنە گەڕ بەوەی کە پێش دەستپێکردنی پشووی پەرلەمان پێکێنانی حکوومەت ڕابگەێنێ و حکوومەت متمانەوە وەربگرێت. ئەگەر بێت و لایەنێک یاخود دوو لایەنیش وەزیرێکیان ئامادە نەبێت ئەکرێت وەکو حکوومەتی ئێستای عێراق
کابینەی حکوومەت پێک بهێنێت و دواتر هەر کاتی ئەو لایەنانە کاینەکانیان ئامادە بوو ئەو کاتە وەزارەت وەربگرن. هەموو ئەمان لە کاتێکدا 260 ڕۆژ بەسەر هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستانە هەڵ تێپەڕێت تا ئێستاکە لایەنەکان بەهۆی ڕێنەکەوتنیان لەسەر پۆست و پلا حیزبیەکان لەسەر پۆستەکانی حکوومەت لەسەر پشکانی حکوومەت نەگەشتونەتە ڕێکەوتنی کۆتایی وەر لەسەر ئەمەش بوو کە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ماوەی ڕابردوودا ڕاگەیاند ئەگەر بێتەوە حکوومەتێک بەم شێوە پێک بێت ئەوە ئەو بەشایەنیەوەی نازانێت حیزبەکەی تێدا بەشداری بکات. ئەمە زانیاریەکانی لای من بوون. هەڵە زۆر سپاس بۆ تۆ ڕاستی حەمامین لە شاری سلێمانی و سپاس بۆ زانیارەکە.